دینی ئیسلام دینی پاکیە، دینی گەڕانەوەی لە هەموو تاوان و ناحەقی و زوڵمێک بۆ چاکە. کاتێکەوە مسلمانان کۆچەکەن بۆ حەبەشە، نەجاشی پرسیار لە جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب بکات چی ئەم دینەیەوە؟ دەڵێ ئەوە دینێکە لە حەرام خواردنەوە هاتوین بۆ حەڵاڵ خواردن، دینێکە بەهێزەکان لاوازەکانیان نەخوارد، دینێکە فەرمانمان پێکات بیلعەفاف بە پاکی لە زمانمان لە هەموو شێوازەکانمان، دینێکە فەرمانمان پێکات گوێڕایەڵی خوا و پێغەمبەر بین صلی الله علیه وسلم. ئەنجا پێڵێدەوە دینی پێغەمبەر ئیساش سەلامی خوای لەسەر بێت. بۆیە ئەوانەی کەوا پاکن بە مانای کەلیمە ئەهلی ئیسلامن. بۆیە خوای گەورە فەرمێت ئینەمە المشریکونە نەجەس، مشریکەکان پیسن، ناخیان پیسە. پاکی لاشە نا پاکی بیر و باوەڕ. بۆیە گەرەمانەوە زیاتر بیر و باوەڕمان پاک بێتەوە بە ئەهلی ئیسلام بین و با ئیسلام جێبەجێ بکەین، نەک تەنها تەسکەرەکەمان موسلیم بێ و تەواو غەیریەوە. ئێمە وا تێگەیشتوین ئیسلامەتی بەس بریتە لە نوێژ و جومعە و جەماعەت، بەڵام ئیسلامەتی زۆر لەوە گەورەترە. وردەکاری زۆر زۆری تایە کە ساڵانێکی زۆرە لەلایەنی خەڵکانێکەوە شاراوەتەوە لەبەر مەساڵح لەبەر ترس، بەڵام لله الحەمد والمینە لەم سەردەمی عەولەمە و پێشکەوتنە ئەو بربەستانە زۆری نەیشکێنراوە. هەرچەنە ئێستش دەجال و خەڵکانێکی ناحاڵی زۆر لەسەر ڕێگاکە وەستاون، بەڵام عاقیبەت هەر بۆ دینی خوایە.